سڵاتان لەبێ دازان بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ لە بەشی چوارەمی کۆرسی نێتوۆرک پلەس. ئەم ڤیدیۆیە تەنها پێشەکیەکە بۆ ئەم زنجیرە وانانە کە لە دوا ڕۆژ بڵاو دەکرێنەوە. بابەتەکەمان سەبارەت بە گۆڕانکاریە لە نێوان سیستەمی ژمارەکان. سیستەمی ژمارەکان وەکو باینەری، هێکسادیسیمەڵ و دیسیمەڵ چۆن تۆ بتوانین گۆڕانکاری بکەیت لە نێوانیان. واتە بۆ نمونە ژمارەیەکی باینەریت هەیە بیگۆڕیت بۆ هێکسادیسیمەڵ یاخود بیگۆڕیت بۆ دیسیمەڵ. کەواتە ئەم گۆڕانکاریانە تەواو بە پێچەوانەش لە نێوان هەموو ئەم سیستەمانە. پرسیار لێرە ئەوەیە بۆچی تۆ پێویستە ئەم بابەتە بخوێنی یاخود شارەزایبی. ئەگەر باسی منهەجی ئەکادمی بکەین لە ڕووی خوێندنەوە لە منهەجی کۆمپیوتەر نێتوۆرک پلەس ئەم بابەتەی تێدایە و هەروەها لە سیسکۆ ئەم بابەتەش دووبارە تێدایەتی کە دەبێت تۆ ئاگاداریان بی باینەری، هێکسادیسیمەڵ و دیسیمەڵ. ئەگەر باسی پراکتیکی بکەین یاخود ئێمە لە چ شوێنێک پێویستمان دەبێت کاتێک ئێمە باسی IP ئەدرێسەکەین. چۆن تۆ IP ئەدرێسدا بەش بکەیت باسی سەبنێتینگ دەکەین تۆ لەم حاڵەتە پێویستە گەرکەمێکیشبی ئاگاداربی سەبارەت بە باینەری و هەروەها گۆڕانکاری لە نێوانیان. بەڵام لە ڕووی پراکتیکی کارکردنی ڕۆژانە تۆ پێویستت پێ نابێت چونکە دەیان ویبسایت هەنا کە زۆر بە ئاسانی تۆ ژمارەی باینەریەکەی ئەدەیە یاخود IP ئەدرێسەکەی پێ ئەدەی ڕاستە خۆ بۆت دابەشیەکە بەم شێوازەی کە خۆت پێویستە. کەواتە تەنها بابەتەکە بابەتی ئەکادمیە بابەتی خوێندنە کە تۆ دەبێت ئاگاداری ئەم سێ سیستەمە بی. ئەگەر بە کورتی باسی ئەم سێ سیستەمی ژمارانە بکەین باینەری تەنها لە دوو ژمارە پێکاتوە ژمارە 0 و هەروەها ژمارە 1. زمانێکی سەرەکی هەموو ئامێرە ئەلکترۆنیەکانە. ئەگەر باسی دیسیمەڵ بکەین ژمارە ڕاستیەکان ژمارە دەیەکان لە ژمارە 0ەوە دەست پێ دەکات تاکو ژمارە 9. ئەمە ژمارەکانن کە لە ڕۆژانە بەکاریان دەهێنین پێیان ئەڵین دیسیمەڵ. سیستەمی هێکسادیسیمەڵ ئەوەیان لە 16 کۆد پێکاتوە واتە لە ژمارە 0 تاکو ژمارە 9 ئەمانە ژمارەنە بەڵام لە ژمارەدا ئەبن بە پیتی ئینگلیزی لە ئەوە دەست پێ دەکات تاکو PTF. تۆ فێرەبی چۆن گۆڕانکاری بکەیت لە نێوان ئەم سێ سیستەمە جیاوازانە. من بە شێوازێکی زۆر ئاڵۆز باسی ناکەم بەڵکو بە ئاسانترین و بەڕوونترین شێواز باسییان دەکەین چۆن گۆڕانکاری بکەن. هەرچەندە ڕێگایەکان یەکجار زۆرن میانی تەنها ئەوە نییە کە خۆم باسی یەکەم تۆ بەم ڕێگایە گۆڕانکاری بکەیت لە نێوانیان بەڵام ئەوەی گرنگە ئەنجامە کۆتاییەکەت ڕاست بێ. کەواتە لە زنجیرەوانەکانی داهاتوو تۆ فێری چیەبی؟ تۆ فێرەبی چۆن گۆڕانکاری بکەیت لە نێوان ئەم سێ سیستەمە واتە باینەری بیگۆڕیت بۆ دیسیمەڵ و هەروەها باینەری بگۆڕیت بۆ هێکسادیسیمەڵ. ئەمە بابەتی باینەری تەواو بوو. دێنە سەر بابەتەکەی دیکە سیستەمی دیسیمەڵ چۆن تۆ بتوانی ژمارەیەکی ڕاستی بگۆڕیت بۆ باینەری و هەروەها بیگۆڕیت بۆ هێکسادیسیمەڵ. لە بەشی سێیەم باسی هێکسادیسیمەڵ دەکەین تۆ چۆن بتوانی ژمارەی هێکسادیسیمەڵ بگۆڕیت بۆ دیسیمەڵ و هەروەها بیگۆڕیت بۆ باینەری. کەواتە بە شێوازێکی زۆر تەواو ئێمە باسی گۆڕانکاری دەکەین لە نێوان ئەم سێ سیستەمە ژمارە جیاوازانە. کاتە هاوڕێیان خۆشەویستان گەیشتنە کۆتایی ئەم پێشەکیە وانەی داهاتووەتان بینمەوە بە یەکەم وانەی باینەری. تاکوانەی داهاتوو هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.